لا تەوەریەکەمی بەڕامەی بەیانی باش کوردستاندا باز لە تێکچوونی شیرازەیی خێزان هەروە ئەو کێشە کۆمەڵایەتیان ناکەن کە لە ناوەن هاوسەراندا هەیە و لە هەمان کاتە دەبێتە هۆی ئەوەی کە توندوتیژی بەرامبەر بە پیاوانی لێ بکەوێتەوە. با بزانین هۆکارەکان چین، ئامارەکان لە ئێستادا چیمان پێداڵێن سەبارەت بە توندوتیژی بەرامبەر بە پیاوان. بێگومان ئێمە گفتوگۆی زیاتری ئەم بابەتە وردەکاری زیاتری ئەم بابەتە وەردەگرین بە میوانداری کاک بورهان عەلی سکرتێری یەکێتی پیاوانی کوردستان کە بەشێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ ئامادەیە. بەیانی باش کاک بورهان بەخێر بێ. بەیانی بەڕێستان و بینەرانتان باش. زۆر سپاس. زۆر سپاس. ئێمە کە هەمیشە باز لە توندوتیژی دەکەین زیاتر ئەوە بە بیرماندادێت یا خۆت بەهێزرماندادێت کە توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان دەبنە قوربانی. بەڵام لە ئێستادا توندوتیژی بەرامبەر بە پیاوان چیمان پێدەڵێن؟ دەکرێت ئێمە باز لە توندوتیژی بکەین پیاوانی بچنە ئەو قاڵبەوە؟ بێگومان ژن و پیا و مرۆڤن ئەکرێ لە سەردەمانێکە کە پیا و باڵا دەست بووە وە کۆمەڵگەکان و پیا و سەلاریا ڕۆشتون و دەسەڵات لای هێز بووە سەرچاوی بەڕێوەبردنی کۆمەڵگا. لەم قۆناغانەیە ژنان سەوساونەتەوە بۆ توندوتیژیە مەرەمەرکراوە و تا ئێستا لەوانەیە زۆر بەشێک کۆمەڵگاکان یا لە بەشێک لە خێزانەکانە بەردەوام بێ. بەڵام دوجار پیاویش مرۆڤە لەگەڵ گۆڕانکاریەکان لەگەڵ بەرەو پێشچوونەکان لەگەڵ ئەوەی کە ژنیش توانوێتی کەسایەتی خۆی بسەپێنە و قۆناغەکانی خوێندن تەواوکە و بێتە بواری دەسەڵات و بزنسەوە. بێگومان لێەوە هەوڵیدا و کەسایەتی خۆی بسەسپێنێ کەسایەتێکە زۆرجار لەوە چێ بەدیوێکە لە فکرێکی ئیتیقامساندنەوە لە فکرێکی خۆسەپاندنەوە بوو بێتە هۆی ئەوەی کە توندوتیژی بەرامبەر بە ڕەگازەکەی تری بکات. ئەوەی کە ئەمڕۆ باسیەکە نەمە کۆمەڵگای کوردی و گۆڕانکاریەکان و توندوتیژیەکان لە چاو ساڵانی ڕابردووە لەوە چ گۆڕانکاری بەسەر هاتبێ بەڵێ پیاوانش ڕوبەڕووی توندوتیژی بوونەتەوە پیاوانش مرۆڤن ئەکری هەموو توندوتیژیانێک بەرامبەر بە ژنان ئەکرێت لە خێزانە لە کۆمەڵگایە لە دەسەڵاتە بەدیوەکەی تریشە بەرامبەر بە پیاوان بکرێ. ئێمە وەکو ڕێکخراوێک کە ئیش لەسەر پرسی ڕەگەزینێرەکەین لە کۆمەڵگای کوردیا کە ئامانجمان پاراستنی مافەکانی مرۆڤ بەگشتی و داواکردن لە مافەکانی ڕەگەزینێرینە هاوکات لەگەڵ ئەمەشە سکاڵا و توندوتیژیەکانی پیاوان تۆمارەکەن بەڵێ ئامارەکان لای ئێمەش پێمانەڵێن پیاوانی ڕوبڕووی توندوتیژی ئەبنەوە ئەچەوسێنەوە. لەم ساڵدا ئەمارەکان زیاد بووە بەراورد بە ساڵانی ڕابردوو؟ بێگومان هۆکارەکانی زیادبوونی کێشە خێزانەکان بزیادی کردو یاخود بەردەوامە. ئەگەر لە سۆشیال میدیاوە تەماشا بکەین لە باری خراپی باری ئابووری کۆمەڵگاوە لە سەروەر نەبوونی یاساوە ئەمانەکە هۆکاری ئەوەن توندوتیژەکان زیاکەن ئامارەکان لە چاو ساڵانی ڕابردووە زیای نەکردو بە شێوەیەک کە جێی ناومێدی بێ و بەداخیشەوەدا نەبەزیوە کە جێی دڵخۆشکرد بێ. ئێمە ئەگەر تەنها نۆمانگی 2021 وەربگرین وەکو فیئەیەک سێرەکەی لە یەکی 2021ەوە بۆ یەکی دەی 2021 421 سکاڵا لەسەر جەملە خوناوچەکانمان تۆمار کراوە و بەداخەوە 51 حاڵی خوکشتنی پیاوان تۆمار کراوە، 5 حاڵی کوشتنی پیاوان لەلایەن ژن بە هاوکاری کەسانی تر تۆمار کراون. ئەم ئامارە پێمەناڵێ کێشە خێزانەکان بەردەوامن و توندوتیژیەکانیش بەردەوامن بەرامبەر بە هەردوو ڕەگەز بە تایبەتی توندوتیژیەکان بەرامبەر بە پیاوان هۆکارەکانی چییە؟ پێکەوەنانی پرۆسی هاوسەرگیری لەم کۆمەڵگای ئیسلامیانەیە لەم کۆمەڵگا شەرقیانەیە لەسەر بنەماکانی شریعەتی ئیسلامە. شریعەتی ئیسلام پیاوی بەرپرس کردووە لە سەرجەم پێداویستە داراییەکان بە یاسا پیا و بەرپرسە لەسەر دابینکردنی سەرجەم پێداویستە داراییەکان بۆیە پیا و ڕۆژانە بۆ دابینکردنی پێداویستە داراییەکان دووجار ڕوبەڕووی توندوتیژیە بێتەوە. جارێک کە لە دەرەوە لەسەر کارەکەیەتی لەوانەیە زۆر توندوتیژی قبولکە لە پێناوی کە بتوانێت بژێویەک بۆ خێزانەکەی دابینکە، جارێکی تریش کە ئەڕواتەوە ناو خێزانەکەی لەگەڵ خراپبوونی باری ئابووری و زیادبوونی پێداویستی خێزانەکان و زیادبوونی مەصرفی خێزان نەتوانێت پێداویستەکانی خێزانەکە و پێویست دابینکە بەهۆی ناوشیاری تاکەکانی خێزان جا خێزانە مناڵەکانێتی سەیرەکەی کاتێک باوکێک کە ئەڕواتە دەرەوە بانی داوای 5 سەڵەبی لە یەکەن وتوانێت دوان تا سێ دابینکە، دوانەکەی تری دابین نەکردووە، سیانەکەی تری دابین نەکردووە بەهۆی ناهوشیاری خێزانەکەی لەوانەیە ڕوبەڕووی لۆمەکردن و شکاندن و سوکایەتی توندوتیژی بێتەوە. بۆیە ئەمانە پێمەناڵن بەداخەوە کۆمەڵگا خۆی بەداخەوە بە جۆرێک توندوتیژی ئاڕوا خێزان بە جۆرێک جۆرەکان ڕوبەڕووی توندوتیژی و سکاڵا بۆتەوە لە ناویشە پیاویش ئەوەی کە ئێمە ئیش لەسەرەکەن پیاوانیش ڕوبەڕووی توندوتیژی بوو نەتەوانێت. بەڵام ئەوانەی کە تۆ ئاماژە پێکرد هۆکارەکانی توندوتیژین، بەڵام بینە سەر جۆرەکانی توندوتیژی کامانن بۆ منە توندوتیژی جەستەیە دەرونیە قسەی نەشیاوە جۆرەکان کامان؟ بێگومان توندوتیژی دوو جۆری هەیە، توندوتیژی جەستەییمان هەیە، توندوتیژی زارەکیمان هەیە. لە کۆی کۆمەڵگاکانی جیهانە توندوتیژی جەستەیی بەرامبەر بە ڕەگەزی مێینە زیادە، چونکە بەهۆی ناوشیاری مرۆڤ بەهۆی ئەو جیاوازە فیسیۆلۆژی لە نێوان ڕەگەزی نێرومیا هەیە لەوانەیە زۆرجار ڕەگەزی نێر پیاوە هەوڵ بدە ئەو جیاوازیە ماسوولکەوی جەستەیی هێتی بۆ
تونوتیژی بەرامبەرەکەی بەکاری بێنێ بەڵام لە دیوەکەی تری تونوتیژە زارێکیەکەی کە لە بە هەمان شێوەی تونوتیژی جەستەیی لەوانەیە ئازاری هەبێەوە لەوانەیە ناسۆری هەبێەوە لەوانەیە بەڕاستی بێئومێدی بەجێ بێڵێ تونوتیژی زارەکیە لە کۆمەڵگا شەرقیەکانەوە لە کۆمەڵگای کوردیا تونوتیژی زارەکی بەرامبەر بە ڕەگەزی نێرینە زیاتر لەم کۆمەڵگانەیە تەداخولکردنی خێزان لە ژیانی هاوسەرگیریە سەرەکەی ئەوە جۆرێکە تونوتیژەکان کە سەرەکەی کوڕ کچێکی گەنج کەسنە پرۆسی هاوسەرگیریەوە یا کۆی خێزانەکان لە هەموو قۆناغخانەوەی ئێمە ڕەچاومان کردووە بێگومان چۆن سروشتی ژیان بەردەوامە و بە هەمان شێوە چۆن تۆ هەوڵە دەکە خۆشیەکانی ژیانەتە بێ ناخۆشیەکانیشی تایە بەریەکەوتنەکانیش تایە بەڵام بەداخەوە ینی جاران لە دوای کەسی یەکەم و دووەم ژن و پیاوە کە ئەچۆ دەستی تەرەفی سێمەوە تەرەفی سێم لایەنی ئیسلاحی ئەبینی لایەن چاسەکنی کێشەکانی بینین بەڵام ئێستا کێشە خێزانەکان لە نێوان لاوەکان و لە نێوان بەداخەوە کۆی تەمەنەکان ئەمەنە کێشەی ژن و پیاو ئاسانە تا بتوانن لە ماڵەوە چاو لەکتر بپۆشن تا هەوڵ بدەن کێشەکان نەبنە دەرەوە تا ئەو کاتێک کە من کاتێک کەس دەکەم باری دەرونی خێزانەکەم ناتەواوە بۆ چەند سعاتێک ماڵەکە بەجێوەڵمیا کاتێک خێزانەکەم ئەزانێ بەهۆی ئەو فشارانەی کە لەسەر جەستە و دەرونی منە باری تەندروستیم تاونیە بۆ چەند سعاتێکدان بەخۆیان بگرێ یا بتوانێت چونە دەرەوەی بکات دوای گەڕانەوە کێشەکان حل ئەبن بەڵام بەداخەوە سەرەکەی لەگەڵ بەریەکەوتن دروست بوو ئەچێتە دەستی تەرەفی دووەم مستێمەوە کە لەگەڵ سوو دەستی تەرەفی دووەم مستێمەوە بەداخەوە سەرەکەی یەکسەر چێتە دادگا و ئەچێتە ئاماری تەلاقدان ئەچێتە باری جیابوونەوە بۆ ئەمە جۆرەکانی تونوتیژیەکانی ترە تونوتیژی ئابووریمان هەیە بەڕاستی پیا و لە ڕووی دارایی و فشارێکی زۆری لەسەران بەهۆی ئەو گۆڕانکاریە ئابووریە خراپەی بەسەر کۆمەڵگای کوردیا هاتووکە وەکو پێویست ینی ئەوەی کە موچەخۆرە موچەکەی نادرێتەوە زیادبوونی پێداویستی خێزانەکان سەرێکی ئەمەش بۆتەوەی زیادبوونی تونوتیژەکانی کە بەرامبەر بە پیاوان نەکرێت بە جۆری کرد لە جۆرەکان ئەنی ئێستا لە ڕێی سۆسیال میدیاشەوەی کە لای ئێمە تۆمارە سەرەکەی بەداخەوە بەشێک لە ئافرەتان هەوڵدن لە ڕێی سۆسیال میدیاوە ئەو پیاوانەی کە خاوەنی دارانیە خاوەنی باری ئابووری باشن سەرەکەی بە بەرنامە ئەسنە ژیانیە و دوای ئەوەی کە چەند پەیوەندێک دروست دەبێ دوای پەیوەندەکانی بە هەڕەشەکردن بە پێفرۆشتنەوە و بە سوکایەتیکردن پێی سێرەکە ئەمە جۆرێک لە تونوتیژیانێک کە لای ئێمە تۆمارەکرێت دەست بە ساکردنی موچەمان هەیە بەشێک لەو پیاوانەی کە چونتە تەمەنەوە سەرەکەی لەی ئەوە ئەکەن ئەڵێن ئەو موچەی کە وەری ئەگرین تەنها کۆی موچەکەمان لێوەر ئەگیرێت تەنها ئەوەیە کە بەشێکی ڕێژێکی کەممانە دەدەکە بەشی پێداویستەکانی ڕۆژانەمان ناکات بێگومان ئەوەی جۆرێکە تونوتیژیەکان جۆرەکانی تونوتیژی دوای جیابوونەوە دەست بە سەرگرتنی مناڵمان هەیە بێگومان بەداخەوە ئاماری تەلاق لە هەرێمی کوردستان و لە عێراقا زۆر زیایی کردووە لە سێ خێزان بەداخەوە خێزانی خەڵ ئەوەشێتەوە ئەنیە ماگەر سەیری ئامارەکان بکەین لە ماوەی 10 ساڵی ڕابردووە نزیکی لە ماوەی 10 ساڵی ڕابردووە نزیکی 90,000 تەلاقمان هەیە بێگومان لەبین ئەم جیابوونەوەیە تەنها ژن و پیاوەکە نین دەستیان بەردابێت و ئێتەهەرێکە و بەرەگای خۆی ڕشت بێ سێرەکەی مناڵ هەیە لە بینە بە پێی یاسای باری کەسەتی هەموو نەفەق و پێداویستەکان لەسەر باوکەکەیە کەس تا شوئەکە و کوڕش تا ئەدێتە 18 ساڵ بەڵام سەرەکی باوکە دەیان کەیسمان لایە سەدان کەیسمان لایە باوکەی 5 مانگ 6 مانگ ساڵ و نیو مناڵەکەی نەدیوە لە کاتێکە مانگانەش نەفەقەکەی لێ ئەبرد ئەمە تەنها لەم کۆمەڵگای بەڕاستی من تەنها لە کۆمەڵگای کوردی ئێمە تەبعمان کردو هەیە چکم لە کۆمەڵگا ئەوروپیەکانە خێزانکرد لەبەر یەکەڵەوەشێتەوە ئەگەر ژن و پیاوەکە ڕێکەوتن نەسەر چۆن مناڵەکان پەرۆ دەبکات چکم ئەوان لای ئەوان ئاسی ڕۆشنبیریەکە بەرزترە لەوایە کە نانەوێ ئەو کێشانەی کە خوان سبەبی بوون مندا ژیانی مناڵەکانیان ڕنگ بداتەوە بێگومان سیرەکەی لەسەر شێوازێک ڕێ ئەکەون لە پەروەردەکردن و بینینی مناڵەکە و مانەوەی لایەن بەڵام ئەگەر خوان ڕێنەکەوتن یاسا هەفتەیەک یا بە باوکەکە هەفتەیەک یا بە دایکەکە و هەفتەی کە لای باوکەکەی نەفەقە لەسەر باوکەیە ئەو هەفتەی لای دایکەکەی نەفەقە لەسەر دایکەکەی بەڵام لای ئێمە وانێ لای ئێمە بەداخەوە سیرەکەیت ئەگەر مناڵەکە لای دایکەکە بێت بۆ ئیتیهامکردن و شاری دەرونی سکایتی باوکە بەکاردێنرێ بە هەمان شێوەگەر لای باوکەکەش بێ من تەنها ناڵی نای لەگەر ئەو مناڵانێک کە لای باوکەکان شەن سەیرەکەی بەداخەوە وەکو پشارێکی دەرونی بەرەمە لە دایکەکان بەکاری دێنێ هەموو ئەو جۆر تونوتیژیانە کە ڕۆژانە لای ئێمە تۆمارەکەێت و بەداخیشەوە سەرەکەی ڕوو لە زیابوون و ڕوو لە هەڵکشانایە کاکوڕان لە سەرەتای قسەکانمانە ئاماژەمان باو کرد کە کاتێک باسی تونوتیژیەکەین لاوانەیە زیاتر خانمان بێت بە مێشکماندا بەڵام وەکو ئامارەکان تۆ باس کرد ئەم دیاردەیە لە نێو پیاوانیشدا باوە دەپرسم ئێمە باسی قوربانەکەمان کرد کاتە باسی تونوتیژیەکەین بەرامبەر پیاوان ئەشێ
خانمان هۆکاری سەرەکی ئەم تونند و تیژە بن بەرامبەر پیاوان یاخود پیا و بەرامبەر پیاویشی دەکات بەڕێوەبەر بەرامبەر کارمەندیشی دەکات. بێگومان ئەمە باز دەکە خێزانیەکان نەکەین ئەجنا ڕۆژانە دایان پیا و بەدا ئەشێ کوڕ بەرامبەر بە باوکی خۆی بێگومان ئەنێ کەڵتون توی خێزانەکان خۆشەر نیە تەنها دایکێکە بەرام باوکەی بکاسا بەداخۆ لەوانین لە بەشێک مناڵەکان سەیرەکەی بەهۆی ئەوەی کە لەگەڵ ڕێزمە جیلێک پیا بۆ بەرپرسێتی ناگرێتە ئەستۆی هەستەکات کوردێکی 20 ساڵ 25 ساڵە سەرەکەی هەر وەکو مناڵێکی 5 ساڵ و 6 ساڵ شاوی لە دەستی باوکێتی و تون و تیجی جەستەیەشێن چەند کەی سمانەیە لەوە کە بەداخۆ سەرەکی لەوانەیە ئازاری دیری جەستەیان بەرەوەن باوکیشیان گەیاندووە یا بە شێوەیەک بەداخۆ لەوانەیە کچانیش بوون کە ئەم تون و تیجیان بەرەوەن بە باوکان بەکارهێنابێ ئێمە ناڵێن تون و تیجەکان ئێمە باز لەسەر پرسی خێزانەکەین لەوانەیە ڕۆژانە لە هەرێمی کوردستانە لێک تا سێ حاڵی کوشتنی پیاوان هەیە ئەمە لە دەروی تون و تیژی خێزانە بۆی سەروەنەبوونی یاساوەیە لەوانەیە دایان پیا و ڕۆبڕی تون و تیژیە بێتەوە کێشە کۆمەڵایەتەکانە کە بەداخەوە لە ئەنجامی پاشەکشەی دادگا و لە ئەندامی سەروەنەبوونی یاسایە ئەمانە ناچێتە بابی خێزانی بەڵام ئەو تون و تیژیانەی کاوێتە بابی خێزانەوە ئەوانن کە لە کۆی خێزان و لە توانێتی یاسای تون و تیژی خێزانی دیاری بکات بۆیە ئێمە تون و تیژانە لە ئێمە مەرز نیە هەموو تون و تیژیە کە تەنها ژنەکە بەرامبەر باوکەی بکات بەڵام سەرێکی لەوانەیە بەداخەوە بەشێک لە مناڵەکانیان کاتێک گەورە بوون و بوون بە تەرەفێک لە ماڵەکە بەشێک لەو پیاوانەیە کە دەریجەکەین لە ئێمە ساڵانە لە نزیکی 40 حاڵەتی دەرکردنی پیاوی بەتەمەنمان هەیە سەرێکی بەداخەوە بەشێکی لەلایەن مناڵەکانێنەوە لەلایەن خێزانەکانەوە دەرەکرێت. بەڵێ بە هەر سەبارەت بە منداڵەکە بۆ منە هاوسەران کە لە ماڵەوە بێت بە تەمەقاڵ یاخود گفتوگویەکی تونیان لێرەدا منداڵەکەی گوێبیستی ئەمە دەبێت ئەمەوە دەکات ئەو منداڵە کچ بێ یاخود کوڕ بێت گەورە بێت ئەمیش بەرامبەر بە هاوسەرکەی خۆی ئەم تونند و تیژە دووبارە کاتەوە بەشێک لەو نەکرد ئەمە دەردۆزە دەرونیەکان و لێکۆڵەنە دەرونیەکان باز لەواکەن لە بەشێک لەو مناڵانەی کە لە ئەنجامی لێکەڵۆشانەوەی خێزانیان لە ئەنجامی ئەو لە پەروەردەکردنی لەنا ئەو خێزانانەوە کە گەورە ئەبن کە تونوتیژیتیانە بەردەوامە داخۆ بە جۆرەکان بێڕێزیتیانە بەردەوامە سەرەکەی دوجاریش خوارد من بە کەسێکی تونوتیژ کرد بێگومان چکم ڕنگدانەوەی هەیە لەسەریان و زۆر جاریش لەواتێ ئەگەر کچ بێ لەکو حەقێک بەرامبەر بە پیاو پێیا ئەکات و ئەگەر کوڕیش بێ سەرەکەی بۆی ئەو تونوتیژیانەی کە لەوانەیە دایکی بە هۆکاری بزانیا یا کچەکە باوکی بە هۆکاری بزانێت سەرەکی دوایە لە خۆیەوە حەقێک بەرامبەر بە ڕێگە زینێر پیاکە و دوجاریش بەهۆی ناوشیاریەوە لە ژیانی خۆشیشە سەیرەکەی لە ژیانی خۆشە ڕنگ ئەداتەوە لێک کۆڵینەوە دەرونیەکانیش ئەڵەمە بەشێک لەو مناڵانەی بەداخەوە کە لە ئەم ناو ئەم خێزانانەوە پەروەردابوون گەورە بن خۆیان دوجار بن بە تاکێکی تونوتیژ کرد. باشە کاک بورهان ئەکرێت تونندوتیژی بێتە هۆکاری تونندوتیژی بۆ منە لێرەدا لە خێزانەکەدا نێرینەیەک بەرامبەر بە خانمەکەی تونندوتیژی زۆر نیشان بدات لە ڕووی دەرونیەوە بێ یاخود جەستەی دوجاوە لە خانمەکەش بکە هەمان تونندوتیژی بەرامبەر بە پیاوەکە بکاتەوە لێرەدا چۆنە بێگومان حقیقەتێکە زانین چۆنە ئەنی تۆ فعل و ڕەت فعل هەیە ینی تۆ بەرامبەرەکەت پێشکەشکەی بێگومان ئەویش تا مەرحەلەیە دەتوانێت ئەوە قبول کات بێگومان ئێمەش ناڵێن لەوانەیە بەشێک لە تونندوتیژیەکان پیاوان خۆیان بن کە لە دەتەمەنێکی ئەوەی ئێمە بەدواداچوونمان کردووە لە تەمەنی ژنان زیاتر لەو کاتای تونندوتیژ بەرامبەر پیاوانەکەن کە مناڵ گەورە ئەبن بن بە تەرەفێک لە دایکەکە بۆیە بەشێک لەو کەیسانەی کە لامانە سەیرەکەی ئەو پیا و ئافرەتانن کە لەوانەیە پیاوەکە خۆی لە سەردەمی ئەو کاتی کە لاو بۆ دەسەڵاتیە بۆ تونندوتیژی بەرامبەر بە خێزانەکە ئەنجام داوە بەڵام ئەو کاتێک کە مناڵەکان گەورە ئەبن و دایکەکە سەبەتەنیان نامێنێتەوە پاپشتی بۆ پیابێ سەرەکەی بەکو ڕەت فعلێک ئەنجام تونندوتیژی بەرامبەر باوکەکە ئەنجام بدەن. بەڵێ ئەوی تۆ ئاماژۆ پێکرد لە قسەکانی پێشتریشدا ئاماژۆ بە کەسی سێم کرد بۆ منە کاوسەرە ناکۆکیەکەوێتە نێوانیان کەسی سێم لێرەداتە داخۆ دەکات بەڵام بۆ منە بەشێک لە میدیاکان گوێبیستی جۆرێک لە جۆرە چیرۆکەکان دەبین کە ئافرەتان پەنا دەمەنە بەر کوشتنی بۆ خێزانەکەی خۆیان خۆت پیاوەکانیان بەڵام بە هاوکاری براکەی خۆی لێرەدا سێرەکەنی بین پیا و بەرامبەر بە پیا و ئەم تونندوتیژە ئەنجامدات بۆی هاوکاری خوشکەکەی خۆی بکە بێگومان ئەم ساڵ 5 حاڵەتی کوشتنی پیاوانمان هەیە لە ئەنجنانەوە یەکیان لە سەیسایەقە پێمابێکیان لە حاجیاوایە سیان نیشانسنووی پارێزگای هەولێرە تەنها ئەوەی سەیسایەق خێزانەکەی خۆی چەخۆی کرد بەسەر دڵی پیاوە بەداخەوە بۆ هۆی جیانی دەزدا چوار کەیسەکەی تر هاوکار هەیە هاوکارەکە یا برایەتی یا خۆت دەستی لەگەڵ کەسێکترا تێکەڵ کردو بۆتە هاوکاری کوشتنی پیاوەکە بەڵام ئەمە هۆکارەکەی خێزانەکەیەتی چکم سروشتی ژن وایە کە من ئەو ژنانە کە توانان هەبێ خوان بەتەنیا حاڵەتی کوشتن ئەنجام بدەن بۆیە بەداخەوە بەڵێ ئەو کوشتانێک لای ئێمە تۆمار کراوە
بەشێکی زۆری کەسی دووەم و سێم هاوکاری سەرەکەیەتی لە ئەنجامی کوشتنەکاندا. زۆر باشە کاک بورهان من ئەگەر بێمەوە سەر پرسیارەکەی پێشم کەوتم توندوتیژیێنە بۆ من لەو حاڵەتانی لە لای ئێوە تۆمار کراوە ئێوە ڕەچاوی ئەوەتان کردو هەندێک حاڵەت لەوانەیە ڕەتفعل بێ بەرامبەر بەو توندوتیژی پیاوە کە بەرامبەر بە خانمەکەی خۆی کردووە. مناڵین بێگومان ینی نەک ئەمە هەر لەوانەیە لە بەشێک لە ئیشی ڕێکخراوەکان و چالاکەوانەکانی ژنانی شەخوان لە ئەنجامی ئیتیقامسانەوە بێت یعنی کەما بێگومان ناڵم بەشێک لەو ژنانەی کە وتم لە تەمەنی لاوێتیە پیاوەکە دەسەڵات و هێزی هەیە و توانیوتی سێتەری خێزانەکەی بکە لەوانەیە بە جۆرێک لە بەڕێوەبردنی خێزانەکەی توندوتیژی بەکار و هێنا بە دەسەڵاتی خۆسەفاندنی بەکارهێنا بێت دوایی ئەچێتە بواری ڕەتفعل ئەمامە بەڵێ جۆرێکە لەو توندوتیژیانەی کە پێی ئەڵێن ئێمە ئیتیقامسانەوە لە ئەنجامی ئیتیقامسانەوە ئەسەنجێ بەڵام ژیانی هاوسەرگیری بە تۆڵەسانەوە ئیتیقامسانەوە نەڕە بەڕێوە ئەمە پرۆسی هاوسەرگیری ئەبێ هەوڵ بدەین ماڵێکی ئارام دروستکەین بۆ خۆمان و بۆ مناڵەکانمان چکم ئینسان ئەتوانێت لە کێشەکانی دەرەوە خۆی لابدات لە توندیژیەکانی دەرەوە خۆی لابدات لە ئیتیقامسانەوەکانی دەرەوە بتوانین تا حدی خۆی لابدێ بەڵام سەرەکەی ماڵ ناتوانین تۆ لەگەڵ کەسێکە هەموو ژیان لەگەڵ یایەتی خواردنە خەوتنە زۆر جار تۆ ئەگەر بیکەی 24 ساعتە تۆ 5-6 ساعت لەبەردەستی ئەو کەسایت بە شێوەیەک لا شێوەکان کە لە حاڵەتی خەوتنە لەوانەیە کەسەکە گەر کەسێکی خاین بنجەچی پیا بچێژن بتوانێت بە ئاسانی زەفەرت پێ بێنێ بۆیە ناکرێت دێمە هۆڵ بدێنە بێ بتوانین خێزان ئەو شوێنە ئارام بێ کە ژن و پیاوتیا بمێنێتەوە لەسەر بنەمای ئیتیقامسەندن نییە و ئەمڕۆ کەس وەکو جاران نەماوە گۆڕاوە ینی بەڕاستی ژیانی کۆمەلگا گۆڕاوە ئیش لەسەر تاگ ئەکرێت لەسەر خێزان ناکرێت بۆیە بێ هۆڵ بدەن ئێمە بەهۆی وشیاری شۆ ئێستا هەمومان ئێمەگەر لە هەموو کۆمەلگا زۆربەی زۆری خوێنەوارە زۆربەی زۆری خاوەنی بڕوانامەیە و زۆربەی زۆری ئێمە ڕۆژانە ئەگەر تۆ تەماشاکی ئامێرێکی پەیوەندیکردنەوە دەستە موبایلێک بدەستەوە نەک ئاگەر لە ماخ چادۆری خۆت لە وڵاتەکەی خۆت لە کۆی جیهانە ئەمانە ئەبێ ئینسان بتوانێت ببێتە سەرچاوەی ڕۆشنبیری ئینسان بێتە سەرچاوەی فکر و زهری ئینسان نەبێتە سەرچاوی ئەوەی کارێتەوە لەسەر شێوازێکی دواکەوتن لەسەر شێوازێکی درڕندەی لەسەر شێوازێکی خۆسەپێن و ئینتیقامسەندنەوە بەرامبەرەکە بەتایبەتی لە ژیانی هاوسەرگیریە دژایەتی هەموو کەسێکت بۆ کرێ دژایەتی خێزانەکەی خۆت بە ناکرێت جا چی پیاو بۆ ژن بۆ چی ژن بۆ پیاو چکمەمە مناڵیش مناڵ ئەدێن مناڵ ئەمامەمە مناڵ لە خێزانە میوانەکە کە گەشتە مەرحەلەی خۆی ئەڕۆ بەجێ دێڵێ بەڵام ژن و پیاو ئەبێت لەسەر ئەو بنەمایە بیر بکەنەوەکە ئەمە دوو کەسن بمانێ و نەمانەیە ئەو ئانەی کە ئانەوێت تا کۆتایی بەیەکەوە بن بێ بتوانن لەسەر بنەمای ڕێزگرتن بێت لەسەر بنەمای ئیتیقامسەندن و فێڵکردن و لەسەر بنەمای بەڕاستی کۆمەڵێک دەرونی خراپ ناڕوا بەڕێوە خێزان بۆیە ژن و پیاو ئەبێ هوشیاریانەوە هەبێت ئەکرێتەوە لە دەرەوەی ماڵەکەت خۆت لە زۆر شت لا بدەیت بەڵام ناتوانین لەگەڵ هاوسەرەکەت جا چی پیاو بۆ ژنەکەی وەچی ژن بۆ پیاوەکەی بتوانێت بەنێتێکی خراپەوە لەگەڵ یا بێت. بەڵێ کاک بورهانۆکو کە بەرچاوتان کەوت بێ یاخود بەرگوێی ئێوە کەوت بێت دیارترین جۆرەکانی توندوتیژی کە بەرامبەر بە پیاوان ئەنجام دەدرێت کامانن دەکرێت لە ئێسادا کە ئێمە باز لە کۆمەڵگەی خۆمان دەکەین دەرکردن زیاتر یاخود دەرونی زیاترە کامیان ڕێژەکی زیاترە زۆرترینیان ئێستا سوکایەتیکردن توندوتیژی زارەکی و شکاندنی پیاوە لە دوای ساڵی 2014ەوە کۆمەلگای کوردی بە قەیرانێکی دارایی قورساتی ئەفەڕێت باری ئابووری تاک زۆر خراپە باری ئابووری خێزان زۆر خراپە دەسەڵات و حکومت نەیتوانی وەکو پێویست بەرنامەی هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی ئەمە ڕاستەوخۆ کاریگەری کردوتە سەر خێزان و لە ناو خێزانیشا پیا و بەرپرسە لە دابینکردنی پێداویستە دایراییەکان بۆیە ئەمە وای کردووە پیاوکە بۆ پێشتر باسم کرد دوو جار ڕوبەڕووی توندوتیژی بێتەوە جارێک بەوەی کە لەوانەیە بەشێکی زۆر لە پیاوانەکە لە دەرەوە لەسەر کارن لەلایەن خاوەن کاریەکان ناونەوە لە پای ماندووبوونەکان حەقیان نەدرێتێ و بێڕێزیان پێ بکرێ و سوکایەتیان پێ بکرێ و مادەم کۆمەلگا بە قەرەنێکی داریاڕۆ خەڵکی تر هێبێتە جێگای ئەم قبول یەکات کە ئەسچێتەوە ماڵەوە ئەم پیاوە لەژێر فشارێکی دەرونیایە سەرێکی بەداخیشەوە لە ناو خێزانەکەشەوە ئاستی ڕۆشنبیری خێزان ئێمە دەمێکاوەەکان بێت تێ بگەن ئەمە توانا و قدرەت و کەفاەتی پیاو نییە ناتوانێت پێداویستەکانی خێزان دابینکە ئەمە کۆمەلگا بە قەرەیەکی دارایی قورسە ئاڕوا و پێداویستی خێزان زۆر زیایی کردووە ئێمە ئەگەن بە نمونە وەری بگرین جاران ئێمە خێزانێک کرێنشین بوو تەنها ماگانە کری خاوەن مڵکەکەی ئەگەر شتێک تر هەبووای ئەیدا
بەڵام ئێستا ئەوانەی کە کرێنشینین ڕاستەخۆ تۆ لە ماڵەکەی خۆتەوەی بە کرێنشین یەک کۆمەڵکرەی ئەنتەرنێتە و خوێندنی مەناڵە و مۆلیدەیە و کارەبایە و ئاو و ئەمانە دروست بووە ئەد کاتێک ئەم کاساکە کرێنشینیش بێ ماناوای دەجار بۆ بە کرێنشین بۆیە قەیرانی داراییەکە بۆتە هۆکاری زەربوونی تونتیژیەکی زۆر بە تایبەتی بەرەوەن بە پیاوان لە ناویشە تونتیژی زارەکی کە لەو تونتیژیانەی کە زۆر زیایی کردو بەداخ بەرەمەر بە پیاوان زۆر باشە کاک بورهان پێمان بڵێ چۆن لە ڕێگەی هۆشیارکردنی کۆمەڵگەوە لە ڕێگەی چارەسەرکردنێکەوە دەتوانین ئەم تونندوتیژیە لە نێوان هەردوو ڕەگەزدانەیەڵین بەرامبەر بەڵێ بێگومان ئێمە بێ هەوڵ بدەین خێزان سەرچاوەی پێگاندنی کۆمەڵگایە وە خێزانیش ئەو شوێنەیەک ئێمە ناتوانین بە تونندوتیژی تایە بچین بێ ئەم وشیاری لەلایەن ژن و پیاوە دروست بێ لەلایەن مناڵیشە دروست بناو خێزانە ئەگەر کە مکوڕێکان هەرچەندێک بێ ئەگەر بەڕاستی نوقسانیەکە هەرچەندێک بێت بەڵام تۆ ناتوانیت بتوانانی بە خۆفەڕستکردن بیبێ بەڕێوە و دوای ئەوەش کۆمەلگا گۆڕاوە لەوانەیە تەعەمولی ئێستای باوکێک لەگەڵ مناڵەکەیە لەگەڵ 10 ساڵ لەمەوە پێشا فەرقی هەبێ و تەعەمولی نێوان ژن و پیاوێک لەگەڵ 10 ساڵ لەمەوە پێشا فەرقی هەبێت تۆ مۆبایلێکم پێوەی لەوانەیە خێزانەکەش مۆبایلێکی پێ لەوانەیە واریدە ڕۆژانە ڕوبەڕووی ئەنواع محاولە بکە کە جاران بەداخەوەوانەیە بە بیرێکی خیاڵێکی بیرێکا بێت تۆلانێت بۆتە هۆی کوشتنی کەسەکانیش بەڵام ئێستاکە مەڵگاکە گۆڕاوە بێ پیاولەوە تێبگات لەگەڵ واقع تەعەمملکە بە هەمان شێوە ئافرەتانیش بێت بەو شێوەی تەعەمملکەن ئێمە ئەتوانین لە توندوتیژیەکان لە کێشەکانی دەرەوە خۆمان لادن بەڵام ناو خێزانە ناتوانین بنەمای ڕێزگرتن ئەبێ ئەساسی پێکەوەلانی پرۆسی هاوسەرگیری بێ وە گرێبەندی هاوسەرگیریش ئەمە یەکێکە لە بەڕای من لەوانەیە لە خراپترین گرێبەندەکان کە تا ئێستا نەمانتوانی و کۆمەلگا لەسەر وشتیار بکەینەوە چونکم لە خێزانە ئەرک و مافەیە ئەبێ ژن و پیا و ئەرکەکانی خۆیان جێبەجێکن داوای ئەوساکە داوای مافەکانیان بکەن وە گۆڕانکاریەکانیش ئەبێ ئێمە بدەین خێزان وشیار بکەینەوە گۆڕانکاریەکان و پەیداویستەکانی ئێستا لەگەڵ 10 ساڵ لەمەوە پێشا فەرقی هەیە بۆیە ناکرێت بەو عەقڵە کۆنەی ڕابردوو تەعەممول لەگەڵ خێزان نابکەین بۆیە خێزان ئارامترین شوێنی مرۆڤەکانە چەندێک تو بتوانی ئارامی خێزانەکەت پارێزی ئەتوانی ئارامی خۆت پارێزی و ئارامی چواردەورەکەش پارێزی وشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگا بە تایبەتی لەسەر خێزان لە خێزانە سیراع ناڕوا بەڕێوە لە خێزانە خۆسەپاندن ناڕوا بەڕێوە لە خێزانە فێڵکردن و چاوبەسی ناڕوا بەڕێوە بۆچی من لەگەڵ خاوەنکارەکەم لەگەڵ هاوڕێکی خوێندنم لەگەڵ هاوڕەکەی وەزیفەم لەگەڵ هاوڕەکەی لایەنی سیاسیم حیزبم لەوانەیە لە زۆر شوێنە حەزەری یەکتریمان هەبێ بەڵام خێزان ئەو شوێنەیە کە تۆ بە ئەتەوێ بە ئارامی ژنوپیا و لە پاڵێک کابخەون بۆیە ئەبێ لەوە تێبگەین کە بە هیچ شێوەیەک سیرا ئەو ململانەی شوێنی خێزان نییە لێ خێزان ئەمێ بتوانی لێبوردەیی وە دڵفراوانی وە یەکتر قبولکردن شوێنی ناو خێزانە بۆیە ئێمە ئەگەر بتوانین ئەو زمانە هەڵبژێرین لەوانەیە کێشە خەزانەکان بە شێوەیەکی زۆر بەرچاوکەم بنەوانێ بەڵێ زۆر سپاس بۆ کاک بورهان عەلی سکرتێرێکی پلانی کوردستان کە بشێکی ڕاستەخۆ لە ئستۆدیۆ ئامادە بووی سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بینەران